يعني پێتان وایە دەرئەنجامی ئەم هەموو مەینەتی و ناخۆشی و ناڕەحەتیانە دوو کەس و سێ کەس و چوار کەسن لەم وڵاتەیە کە سەرکردایەتی ئەم وڵاتە ئەکەن ئەوان خراپن ئەوان زاڵمن ئەوان ستەمکارن هۆکارەکە بەس ئەوانن یان ئێمەی میلەتیش دەستێکی باڵامان هەیە لە وەزعی کە دروست بووە ئێمە خۆمان ساکەین برا بەڕێزەکانم حکوومەت لە چێ دروست بووە لە من و تۆین منێکی مۆزەف کە لێرەم تا چەند پابندی وەزیفەکەی خۆمم تۆ یەک مامۆستای تا چەند پابندی وەزیفەکەی خۆتی مۆزەفێک لە دائیرەیەک تا چەند پابندی وەزیفەکەی خۆیەتی تا چەند خیانەت لەو میلەتە ناکا لە براکەی خۆی غەش ناکا فێڵ ناکا بەرتیل وەرناگرێ کارەکانی خۆی بە جوانیەکە هەر یەکێک لە ئێمە با دەست پێ بکەین زای نەتیجەکەی تی لێ دێ بەڵام من پێم وایە دەرەنجامی هەموو ئەو ناخۆشی ناڕەحەتیان لەسەر ئەو کۆمەلگایەن من نیم بەڵکو فڵانە ئەویشان نا من نیم بەڵکو فڵانی ترە ئەویشان نەخێر نەوەڵا من نیم بەڵکو فڵانە ئەویشان نا میلەت هەر هەمووی نەخێر بەس دەسەڵاتدارە والله ئەگەر میلەت هەمووی چاک بێ دەسەڵات هیچی پێ ناکرێت دەسەڵاتدار بە تەنها ناتوانێت زوڵم بکات بەرپرسێک بێنە بەرچاوی خۆت دەیان پێشمەرگەی لە دەوروبەر و حەڕەسی لە دەوروبەرە ئەمرەکا لە فڵان کەس بکوژن بە قسەی ناکەن کەس ناکوژن بڕۆ فڵان شتم بۆ بدزن کەس هیچ نادزێ بڵێ عەرەقم بۆ بێنن بۆی ناهێنن ئافرەتی خراپەکارم بۆ بێنن بۆی ناهێنن هیچی بۆ نەکرا بەڵام ئەگەر لەم دەکەسا پێنجیشی هەستان بەجێبەجێکردنی فەرمانەکانی ئەم سەرکردەیە ئەم مەسئولە تەواو ئەوەی بێوی ئەیکا لە مەودووە